لو سردمەیە ئەو ئینقلابە ڕوویدا اتحاد و تەرەقی کە بریتی بوون لە کۆمەڵێک خەڵکی ئەلمانی کەوتبوونە ژێر کاریگەری فکرە نوێیەکانی ئەوروپا و بە تایبەتی شۆرشی فەڕەنسی و بیرمەندەکانی تری وەکو مۆنتسکیۆ مەراکزی قووەتیان بۆ دروست بوو سەربازانێکی زۆر و ئەفسەرانێکی زۆریان لەگەڵ بوو دیبلۆماسیەتیان لەگەڵ بوو ئیمکانێتێکی پارە تەنزیماتێ لە ئەستەمبوڵە ڕۆژنامەوانێکی زۆر لە فەڕەنساوە بۆ بەیروت بۆ قاهێرا سالۆنیک مرکزی کۆبوونەوەی عسکەریەکان بوو انقلابەکەیان لێوە دەست پێ کرد سوڵتان عەبدولحەمیدیان لادا محەممەد ڕەشادیان هێنایە پێشەوە دوایی وای لێهات مرکزیەتێکی ساڕیمیان بۆ دروست بوو ئەوی ئەوان تەعینیان نەکردایە تەعین نەبوو کەسی بەبێ موافقەتی ئەوان نەیەتوانی هیچ هەنگاوێ بنێ هەموو میلەتانی تر هەستیان پێکرد کە ئەچەوسێنرێنەوە بەرەو تەتریکە گەڕوان ناوچەکە ئەمانەی کە گەیشتونەتە سەرەوە تەواو یعنی یەکێکی وەکو عەبدوڵڵا جەودەد من هەر زۆر خەیاڵم لای ئەم نەوعە کوردانەیە کە ئێستاش تەمان بە هەمان شێوە هەموو ڕۆشتون بۆ بەغدا خوێنی کوردەکەنەوە کاسەوە دیسان بە هەمان شێوە کۆمەڵە خەڵکیی تر لەوێت لەسەر شانی کورد و خوێنی کورد و 50,000 کورد کە لە بەغدان و دروستە بێتەوە مەشروعێکی تری ئەمریکیە درێتەوە دەست عەرەبێکی تری شۆفێنیزم دوای فترەیەکی کە دیسان هەمان تاسو هەمان حەمام هەمان جەنجەڕ لە دووی کوردە بەستنەوە دیسان کایەکە وردکە لە مەسلحەتی یەکێکیکە و جارجارە ناخونەکێکی لێدەیا جارجارە تۆزێک سەرکوێزەرەکەی بکەن بە دەمیەوە بە هەر حاڵ زۆر بەداخەوە وا دیارە ئەم چرخ و فەلەقەی کورد زۆر ئاوا هەر بەم شێوە پڕمە ئەساتە هاتووە بە هەر حاڵ وای لێ هات کەیتر تەتریک بوو بە سیاسەتێکی ئەم مسلسی ئەنوەر پاشا و تەلعەت پاشا و جەمال پاشا عسکەریەتیان کەوتە بەردەست و دەسەڵات هەموو شتێک بوو بەهی ئەوانە مەساڵی 1909 باسەکەم هێشتا 1910 ئەنجا کوردەکان کەوتنە دروستکردنی جەمعیاتی خۆیان طبعا هەروەکوتم جەمعیات یعنی حیزب هەندێکیان دروستە بوو دوای ئەفەوتا کوردستان الفتاتێک با بڵێن یەکەم حیزب کە دروست بوو ئەمە یەکەم جەمعیەتە کە دروست بوو لە قاهرە دروست بوون کابرایەک ناوی فکری دیاربەکریە ئەو دروستی کردی بە ناوی جەمعیەتی عەزمی قەوی ئیسلاحی کوردستان کە ویستی هەموو ئەوانەی کە بیرمەندی کوردن هەمویان لێک نزیک کاتەوە یەک حیزبیان لێ تەشکیل بێت دوای ئەوە جەمعیەتێکی تری عەبدولقادر نەهری دروست بوو بە ناوی جەمعیەتی تەعاون و تەقەدومی کوردی یعنی کورد تەعاون و تەرەقی جەمعیەتی طبعا ئەوە ناوەکەیەتی ئێوەزانەوە سەردەمە عەرەبی تورکی عوسمانلی ئاوا بوو زۆربەی وشەکانی هەر عەرەبی بوون کورد و تەعاون و تەرەقی جەمعیەتی عەبدولقادر کوڕی بەدرخانی گەورە بوو ئەوی شەر دروست بوو کارتەکردنی هەبوو ئەنجا دەستگایەکی بڵاوکردنەوەشی لەگەڵ دروست کرد بە ناوی نەشری مەعاریفی جەمعیەتی کە مەکتەبێکی بەربڕێەوە لە ئەستەمبوڵە طبعا لە گەڕەکێک پێوترێ تاشن بەرلی لە گەڕەکی تاشن بەرلی لە ئەستەمبول مەکتەبی کوردی هەبوو خوێندنی کوردی سەقافەتی کوردی احتیمام پێدرا لەگەڵ ئەم عیلمە نوێیانەی سەردەم شتێکی کارتێکردنی طبعا بەتەکید گەورەی هەبوو هەروەها دوو کەسی تری دەرسیملی یعنی خەڵکی دەرسیم مەلا خزر و دکتۆر نوریان ناوبوو ئەوانیش جەمعیەتی چکیان دروست کرد بە ناوی کوردستان محب لەر جەمعیەتی واتە جەمعیەتی ئەنساری کوردستان طبعا ئەتوانێ وا بڵێن پشتگیرانی کوردستان بەو شێوەیە ئەوانیش دروست بوو دوایەوە لە ئەرزڕوم جەمعیەتی چکە بە ناوی ئێرشاد دروست بوو لە دیاربەکر جەمعیەتی چکە دروست بوو ناوی فقرا پەروەر جەمعیەتی یعنی حیزبی بەرگری لە فەقیر و هەژاران دوای لەوە سەیرتر یەکێک لە نامەی قونسولی ئینگلیزیە هاتووە هی ئەو سەردەمەکە نووسیوێتەوە بۆ سەفارەتی خۆیان ئەڵێ لە دیاربەکر حیزبێک دروست بە ناوی ئاجیلەر جەمعیەتیە یعنی کۆمەڵی برسیەکانیش طبعا پێشتان سیر نەبێت چکە لە کوردستانی ئێمە شاوەکو نوری شاوز نووسیوێتی جەمعیەتی دارکەر دروست بوو بۆ لەو سەردەمەیە یعنی هەر ئەو ئەڵێ ئێمە متەئەسر بوون بە ئەفکارێکی تری بۆ نمونە ماتزینی کە لەو سەردەمای پێوترا پێغەمبەری نەتەوایەتی هەندێک ئەو ئەفکارانش کە گەیشت بوو بەو شوێنانە لەم بابەتە طبعا دیارە دروستیان کردووە حیزبێکی تر بۆ نمونە کەمال فەوزی دروستی کردووە کەمال فەوزی بەتلیسی کە سکرتێری جەمعیەتەکەی بە ناوی کورد دۆستلەک ینی جەمعیەتیان حیزبی دۆستایەتی کوردیان لەو بابەتانە بە هەر حاڵ کۆمەڵێک جەمعیات دروست بوون لەو سەردەمەیە کارتەکردنێکی باشیان هەبوو تەسیریان هەبوو لەو سەردەمەیان مزەکەرێکیان نارد بۆ کامل پاشا سەدری عەزەم بوو
واتە ڕئیس وزەرای ئەو سەردەمەی ئەو جەماعەتی اتحاد و تەرەقی بوو کە داوایان کرد هەندێک ئیسلاحات لە کوردستانە بکە هەروەکو ئەو وعدانەی کە بە ئەرمەندراوە و هێنراوەتە دی تەمەنەوەن مەبەستیان لەوە بوو چۆن لە ساڵی 1970 لە بەرلین کۆنگرەیەکی گەورە کرا بۆ یارمەتیدانی ئەرمەنیەکان فەقەڕی 263 نووسرا بوو ئەمانش بە هەمان شێویستیان شتێکی ئاوا بکرێ و بەڵام بە شێوەیەکی گشتی نادی کوردی کە دروست بوو بوو کارتێکردنێکی زۆر گەورەی بوو لە هەمویان زیاتر فەرعی زۆری کردەوە لە بەتلیز لە دیاربەکر لە مۆسڵ لە سلێمانی ئەوانەی دیاربەکر زۆر گەورە بوون تەنانەت نادی ئەرمەنی لە دیاربەکرا 50 ئەندامی هەبوو یا ئیتیحاد و تەرەقی 90 ئەندامی هەبوو بەڵام نادیە کوردەکە 680 ئەندامی هەبوو دوایەوە بە قووەتر بوو زۆرتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە طبعا زۆر بە مختصری باسەکەم لەوەی کە چۆن ئەوەی کەوا کارتێکردنی لەو سەردەمەشە لە زەمینەی کوردەکانە هەبوو هەر بریتی بوو لە ئیسلامیەکە چونکە هیچ یەکێک لەوانە نەی ئەتوانی خۆی وان نیشاندا کە تەبەڕای لە ئیسلام کردووە و دیسان لە هەمان شوێنیشە ئەتوانێت جێگای بێتەوە بەڵامی تر لەو سەردەمەیە بەداخەوە ئیتر وردە وردە گۆڕانکاریەکان بەرەو لە ساڵحی کورد نەمان بۆ یەکەم جاریش هەر لە ساڵی 1990 وشەی کوردستان ئیلغابەوە کە ئیتیحاد و تەرەقیەکان و لە جیاتی وشەی کوردستان عیبارەتی ویلایەتی ڕۆژهەڵاتیان بۆ دانا مەبەستیان لە هی تورکیا بوو مەبەستیان لە ناوچەی کوردستانی ئێمە بوو هی باکوور کەیتر بەو شێوەیە ئەوان بەکاریان هێنا و وەکو زاراوەیەکیشی تر هەر تاکو ئێستاژەی بینین کە هەر بەردەوامە بەڵام بە هەر حاڵ نادی کوردی کارتێکردنێکی زۆر گەورەی هەبوو تەنانەت لە وەسایقی بەریتانیا ئێستا هاتووە لە وەزارەتی خارجیە لەژێر ڕقەمی FO يعني وتم مختصري وزارة خارجي بريطانيا 195 خط مائل 23 حوت لو وثائقانية هي كباز لا أو سردمي كردكا كنادي كردشان تأثيري هبو 680 أندامي طبعا وكو حزبي منظم أمانهم النخبي مثقف بن كهيبو بلام الله كوبونوي كان كر لمزجوتي جوري ديار بكر طبعا مبسيتي الله كوماليكي زور درويش هاتنو شيخي طريقة هاتنو أمانة هرهميان سوێندیان خوارد قەسەمیان خوارد شێخ و منتەنەورەکان کە دڵسۆزی سڵتان عەبدولحەمیدە بن و هەر شەریعەتی ئیسلامیش تەنفیزەکەن ئەو کاتە دوایی وتارێک درا باسی حەفلەکە کە وتارێک درا ئەنجا تیپێکی مۆسیقایی هاتن و کۆپلەیەکی مۆسیقییان تەقدیم کرد باسی وەلا بۆ سڵتان کرا ئەنجا هەروەها بۆ شریعەتی ئیسلام 3000 کەس بەچەکەوە هاتبوون ئیستعدادیان هەبوو ئامادەیان دەربڕی بوو هەموو ئاغا و شێخ و پیاماقوڵانی کورد ئامادە بوو بوون 10,000 کەس کۆبوو بوونەوە لەو شوێنە طبعا باسی زۆر شت لەوانە کاڵێ ئەمە هەمووی مەغزایەکی زۆر گەورەی هەبوو کە بەرامبەر اتحاد و تەرەقی نیشانە درایەوە یعنی دیاربەکر تەسلیم بە ئەفکاری ئێوە نابێت دیاربەکر عایدی سوڵتان و شریعەتی ئیسلامە ناتوانێت ئەو شتانە طبعا بگۆڕێ بە هەر حاڵ ئەمە کابرایەک نووسیوێتی کە ناوی درۆغۆمانە قۆنسولی ڕسمیە و لە نامەکەی خۆیان نووسیوێتیەوە بەو شێوەیە کە باسەکە بە هەر حاڵ بە شێوەیەکی گشتی بەعام ئاوا ئەڕۆی ئەو بارودۆخەی کە هەبوو کوردەکان کۆمەڵێک زۆر لەو جەمعیتانیان دروست کردبوو بەڵام ئەمانە هەمووی سەرەتایەک بوون بۆ ئەوەی کە ئەم جارە ڕەتفعلەکان بە دوو شێوە دروست ببێ ڕەتفعلی خەتە ئیسلامیەکە ببێ بە شۆڕشی چەکدارانە دژی اتحاد و تەرەقی و بەردەوام بێ هەتاوەکو 30 ساڵیش دوای ئەو پاش ئەوە فکرێکی علمانی پیادەی کوردیەک کوردایەتەکە ئەکاتەوە بەردەست کە ئێستا ساڵی کە 100 ساڵی بەسەرا تێپەڕ بووە و هەر چاوەڕوانی بەرهەمەکەین بە هەر حاڵ خۆی پەروەردگار ئێمەش وێوە سەرکەوتوو بکە ئەمەش حەلەقەیەک بوو لە ئیسلام و کوردایەتەکە ئومێدەوارم ئینشاڵڵا گەر زیندوو ماین ئازادیش بووین حەلەقەکانی تر بەردەوامەکەین لە ئەڵلقەی داهاتوو ئینشاءڵڵا باس لە مميزات و صفات و شێوازی حکومکردنی ئیتیحادیەکان لە کوردستانە کە کردویانە هەروەها ئەو شخصیەتانی کە زۆر کەم لە ئێمەش حتا بیستومانە وەکو ئیبراهیم پاشای میلی و ئەوانە دوای چۆن کارتێکردنیانە بێت دێمە سەر ئەو شۆڕشانەی کە وەکو ڕەدالفعل وەک کاردانەوەی ئیتیحاد و تەرەقی دەستی پێکرد و کە ئینشاڵڵا جار بۆ جار هەنگاو بە هەنگاو لەگەڵیانە دێین بەڵام پێم مهم بوو کە یەکەم گۆڕانکاری نێودەوڵەتی بزانین چییە گۆڕانکاری ناو خودی ئەستەمبول بزانین چییە کارتێکردنی ئەم دوانە دوایی چەند دەبێتەوە لەسەر شۆڕشی شێخ مەحموودی حەفید و هەروەها لەسەر مەلا سەلیمی خێزانی و ئیبراهیم پاشای میلی و پاش ئەوانیش لەسەر شێخ عەبدولسەلامی بارزانی یان شێخ سەعیدی پیران یان شۆڕشی شێخ مەحموود لە دوایی هەتاکو ساڵی 1936 و حرەکاتی تری بارزان و ئەوانە
چەند ئەبێ بە هەر حاڵ هەرێکێک لەمانە کارتێکردنیان هەیە هەروەکو چۆن ئێستا ئێمە کارتێکردنی ئەم بارودۆخەنێ و دەوڵەتیەمان لەسەر گۆڕانکاری عراقمان لەسەر هەروەهی ئێران ئەبێ ئەوانە شەمووی بەرچاو بگیرێ خی پەروردگار ئێمەشوێوە سەرکەوتوو بکە